الحمد لله رب العالمين، وأصلي وأسلم وأبارك على حبيب خلق الله أجمعين محمد وآله وصحبه ومن اهتدى بهديه إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست بینەران و بیسەران، ئەم ئەڵقەیەمان ئەڵقەی 23ەمە لە بابەتی چۆن دەبینە مسلمانی ڕاست و ساخ. لەم ئەڵقەیەدا باسی خەسڵەتێکی گەورە و گرنگی مسلمانی ڕاست و ساخ دەکەین، ئەویش بریتێ لە سەخاوەت و بەرچاوتێری و بەخشین. ئێمە سەرەتا چەم کواتای بەرچاوتێری و بەخشین و سەخاوەت ڕوون دەکەینەوە و دوایی بەڵگەکانی پێویستبوونی ئەو خەسڵەتە گەورە و گرنگە لە موسڵماندا دەخەینە ڕوو. ئەمرۆڤ چ ئیماندار بێت چ بێ ئیمان بێ، دەگونجێ کە هەندێک ڕەوشتی تێدا هەبن، هەندێک خاصڵەت کە پیان دەگوترێ بەها بەرزەکان یا بەها مرۆییەکان. بەڵام بێگومان ئیمان دەبێتە هۆی بەهێزکردنی بەها بەرز و بەها مرۆییەکان لە مرۆڤدا، هەروەکو کوفر و نیفاق و شیرکیش دەبێتە هۆی بێهێزکردنی ئەو خەسڵەت و سیفەتانە کە خوا سوبحانە وتعالە وەکو ڕیشە و بنکەکان لە هەموو مرۆڤەکاندا دایناون. خوا سوبحانە وتعالە هەموو مرۆڤەکانی خاوەن کردوون بە خاوەن زگماکێک و ناخێک کە ئەو ناخ و ئەو زگماکە ئەو فیتڕەتە لە بارانیدا هەیە ڕازاوە بێ بە سیفەتە بەرز و جوانەکان، یاخۆ بە پێچەوانەوە داڕزێنرا و نەخۆشکرا و دەردەدارکراو بێ بە سیفەتە نزم و پاستەکان. یەکێک لەو سیفەتانەی کە بەرز و جوانن، وەکو گوتم چ لە موسڵماندا بە چ لە ناموسڵماندا، بەڵام بە تەکید هەموو سیفەتێکی جوان لە موسڵماندا جوانترە و هەموو سیفەتێکی خراپیش لە موسڵمان ناشیرینترە. یەکێک لەو سیفەتانە بریتێ لە سەخاوەت، بەرچاوتێری، بەخشین، دەستگرۆییکردن، هاوکاریکردنی خەڵک. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە پاڕانەوەیەکی مەشهوریدا دەفەرمێ اللهم إني أعوذ بك من الهم والحزن وأعوذ بك من الجبن والبخل وأعوذ بك من العجز والكسل وأعوذ بك من الجبن والبخل وأعوذ بك من غلبة الدين وقهر الرجال. وكل صحيح بخاري مسلم دعاته. خوای پەنادێن مەبەرتۆ لە خەم و خەفەت و دڵتەنجی و لە نەتوانین و تەمبەڵی و لە ترسنۆکی و چروکی و لە زاڵبوونی کەوتنە بن قەرز و زاڵبوونی پیاوان بەسەرمدا، واتە بکەوێ ژێرمنەتی پیاوانەوە یا بکەوێ ژێڕچێفی پیاوانەوە خەڵکێکەوە. ئەگەر سەرنج بدەین پێغەمبەر صلی الله علیه وسلم ترسنۆکی و چروکی پێکەوە هێناون، چونکە ترسنۆکی بریتێ لە ڕژدیکردن بە بەخشینی ڕوح، هەروەکو چروکیش بریتێ لە ڕژدیکردن بە بەخشینی ماڵ. یەکێ لە شاعیرەکان دەڵێ والبذل بالنفس من أعظم الجود یا والبذل بالروح من أعظم الجود. ئەگەر ئینسان ڕوحی خۆی نفسی خۆی ببەخشێ ئەوە گەورەترین بەخشندەیە و گەورەترین سەخاوەتە. لە ڕاستیدا کەسێک دەستی لەبەر ماڵ و سامانەکەی نەبێتەوە، دەستیشی لەبەر ڕوحێکی نابێتەوە. بۆیە مەگەر چۆن ئەگەرنا ئینسانی ئازا بە زۆری وا هەیە سەخیشە و ئینسانی چروک بە زۆری وایە ترسنۆکیشە. هەمیشە سیفەتە نزم و پەستەکان پێکەوە پەیوەستن و سیفەتە بەرز و پەسەندەکانیش هەروە. یەکێک لە زانایان دەڵێ گەر سیفەتێکی خراپت لە کەسێکدا بینی
بزانە کە دەستە خوشکەکانی دیکەشی لای هەن و کەسێک سیفەتی باشت تێدا بینی مەزەنەی ئەوەی هێز سیفەتی دیکەی چاکیشی هەبن. کەواتە ماڵبەخشین و سەخاوەت و بەرچاوتێری و دڵکراوەی ئەوەیە کە ئینسان دەستی لەبەر ماڵە سامانەکەی ببێتەوە کە وەکو گوتم ئەوەش بەشێکی ئازایەتیە، لقێکە لە ئازایەتی وەک ئینسان ڕوحەکەی ببەخشێ، سەخاوەت ئەوە ئینسان ماڵەکەی ببەخشێ. پێچەوانەی سەخاوەت بریتێ لە چروکی و ڕژدی و دەستنوقاندن. هەڵبەتە لە ئیسلامدا زۆر لە سیفەتەکان سنووری نێوەڕاستیان باشە، بەڵام ئەولا ولایەن خراپن. بۆ وێنە لە مەسەلەی ماڵبەخشیندا خوای پروردگار دەفەرمی والذین ئیذا ئەنفقوا لەم یوسرفوا وەلەم یەقتوڕوا وەکانە بەینە ذەلیکە قەوامە. بەندەکانی خوای بەبەزەی ئەوانن کە کاتێ ماڵی خۆیان دەبەخشن لەم یوسرفوا زیادە ڕۆی ناکەن بەبێ ئەوەی پێویست بێ ببەخشن، وەلەم یەقتوڕوا و چروکیش ناکەن لە کاتی پێویستیشدا هەر نەبەخشن وەکانە بەینە ذەلیکە قەوامە. بەڵکو خەتێکی نێوەڕاستیان گرتووە لەوەدا، نە کورتی دێنن بەلای چروکیدا، نە تێدەپەڕێنن بەلای زیادە ڕۆییدا. هەروەها لە مەسەلەی ئازایەتیشدا ئەگەر ترسنۆکی خراپە، تەهەور و خۆپێدادانی دوور لە عەقڵ و مەنتیقیشەر خراپە. ئازایەتی باشە کە لە شوێنێکدا پێویست کە بچێ پێش، لە شوێنێک کە پێویست نەکە نەچێ پێش. و لە مەسەلەی عەقڵ و بەکارهێنانی عەقڵ و فامیدەییشدا حکمت و لێزانی پێویستە، بەڵام حکمت و لێزانی سەر نەکێشێ بۆ شەیتانەت و فێڵبازی، هەروەکو پێچەوانەکەشی نەبێ سەرکێشێ بۆ کەودەنی و فەقیر حاڵی و نەزانی. ئێمە کە خوای پروردگار دەپاڕێینەوە پێنج فەرزە ئیهدینا الصراط المستەقیم بمان خەسە ڕێی ڕاست، لە ڕاستیدا ڕێی ڕاست هەم لە ڕەوشتەکاندا ئەوەی کە خەتی نێوەڕاست بگرین، نەتەی پەڕێنین، نەکورتی بێنین، هەروەها لە هەموو شتەکانی دیکەشدا. بەنسبەت بەڵگەکانی ئەوە کە سەخاوەت و بەرچاوتێری و بەخشندەی سیفەتێکی بەرز و چاکە، دەتوانین زۆر بەڵگە بێنینەوە. یەکێک لەوان ئەو ئاەتە مبارەکەی ئاەتی ژمارە 261 کە لە سوورەتی ئەلبەقەرە مثل الذين ينفقون أموالا في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء والله واسع عليم. خوادا فەرمی وێنەی ئەوانەی کە ماڵی خۆیان لە ڕێی خوادا دەبەخشن وەکو دەنکە گەنمێکە یا دەنکە دانەوێڵەیەکە کە 7 گوڵان دەردەکە، هەر گوڵەی 100 دەنگی تێدایە، واتە 1 بە 700. دوای دەفەرمی والله يضاعف لمن يشاء، خوا بۆ هەر کەسێکی بێت چەند بەرابەریش دەکاتەوە. والله واسع عليم، وخوا صفەت فراوانی زانایە. کەڕەم و بەخشین و هاوکاریکردنی خەڵک لە قورئاندا زۆر مەدەح کراوە. خوای پروردگار زۆر ستایشی ئەوانەی کردووە کە لە پێناوی خوادا ماڵ و سامانی خۆیان دەبەخشن، هاوکاری خەڵک دەکەن. بۆ وێنە لە ئاەتی ژمارە 170 لە سوورەتی ئەلبەقەرەدا خوا دەفەرمێ ليس البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب ولكن البر من آمن بالله واليوم الآخر والملائكة والكتاب والنبيين وآتى المال على حب ذوي القربى واليتامى والمساكين وابن السبيل والسائلين وفي الرقاب. لە دوای پێنج پایەکانی ئیمان یەکسەر خوا باسی بەخشین دەکات بە 6 جۆرە کەسان لە کۆمەڵگادا. وآتى المال على حبه، ماڵێکە خۆشی دەوێ دەیبەخشێ بەچێ ذوي القربى واليتامى والمساكين، خزمان و هەتیوان و نەداران، وابن السبيل والسائلين في الرقاب، ڕێبوار و داواکەران و ئەوانەی کە کۆیلەن بۆ ئازادکردنیان. ئەمجا دوایی دەفەرمێ و ئەقامە سەلاتە و ئاتە زەکا، نوێژی بەرپا کردو و زەکاتیشی داوە. کەواتە ئەو ماڵبەخشینە جیا لە خودی زەکاتەکە کە واجبە، جگە لە زەکاتیش ماڵبەخشینی دیکە هەیە کە سیفەتێکی بەرز و پەسەندە لە ئەو موسڵمانانەدا کە خوا دەفەرمێ ئەوانە چاکەکارن. ئاماژەش بەچەند فەرمایشتێکی
ببيزي بيغمبري بريز بكين صلى الله عليه وسلم لفرمايتي هذا فرمي لا حسد إلا في اثنتين رجل آتاه الله مالا فسلطه على هلكته في الحق ورجل آتاه الله حكمة فهو يقضي بها ويعلمها. بخاري بجمارة حفتاوسي ومسلم بجمارة 816 ناويانا ده فرمي حسودي دروست نية مگر لدوشتان ده لدو خصلتان ده پیاوێک خوا ماڵ و سامانێکی داوەتێ و دواییش زاڵی کردووە لەوەدا کە لە حەقدا خەرجی کا و سەرفی کا و بەکاری بێنێ ئەوە شایستەیە کە خۆزگەی پێ بخواسترێ وەڕەجوڵ ئاتاه الله حکمەتەن پیاوێکیش کە خوا حکمەت و لێزانی و دانایی فێر کردووە فهو يقضي بها ويعلمها خۆشی کاری پێ دەکا و فێری خەڵکیشی دەکا ئەو دوانە خۆزگیان پێ بخواسترێ شتێکی بەجێیە وشەی حەسەد لێرەدا بە معنای غیبتەیە غیبتە واتە خۆزگە پێخواستن پێت خۆش بێت تۆش وەکو ئەوت هەبێ بەڵام حەسەد بریتێ لەوە الحەسەد تەمەنی زەوالی النیعمەتی عن الغەیری حەسەد ئەوەی کە تۆ خۆزگە بخوازی چاکەیە کە لە کەسێکی دیکەدا هەیە لێی لابچێ ئەوە حەسەد ئەوە حرامە وەک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی إياكم الحسد فإن الحسد يأكل الحسنات كما تأكل نار الحطب وكل فرمايش صحيح كان دهاتو خوتان لحسد دور بقرن حسد كذا وشاكا كان لبين دبا وكشون آقر داران دسوتين ولبين دبا هل لو باروا أم فرمايشتي بيغمبره عليه الصلاة والسلام يا ابن آدم إنك أن تبذل الفضل خير لك وأن تمسكه شر لك ولا يلام على كفاف وابدأ بمن تعول واليد العليا خير من اليد السفلى أميش ترمذي بجمار 2343 هناوتي وقال حسن صحيح پیغمبر ده فرمي عليه الصلاة والسلام أي رولي آدم تو أويك لخوض زيادة بي بخشي بوتو شاكا بلا مگر بيگريوا بوتو خرابا لو مش ناكري كس لسر أويك بأندازي بيويستي لمالو ساماني خوي بخوي بكار بيني كفاف واتبر بيست نليت زياد بين نليت كم بيه بلام ئەگەویستت ماڵ ببەخشی بەو کەسە دەست پێ بکە کە ئەتۆ دەبێ ژیان و گۆزەرانی بۆ دابینکەی مەسرەفی لەسەر تۆیە و دەستی بەرزیش لە دەستی نزم چاکترە دەستی بەرز دەستی بەخشینە بەخشەرە و دەستی نزم دەستی وەرگرە هەروەها پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی اليد العليا خير من اليد السفلى وابدأ بمن تعول وخير صدقة عن ظهر غنى ومن يستعفف يعفه الله ومن يستغني يغنيه الله بخاري بجمار 1627 ومسلم بجمار 1034 هناويانا پیغمبر عليه الصلاة والسلام فرميتي دستي برز لا دستي نزم چاکتره دستي برز واتا دستي بخشر كسي كده بخشي آوه ده بخشي او وردگري آوه وردگري وابدأ بمن تعول بەو کەسەوەشەوە دەست پێ بکە کە تۆ دابینکردنی ژیان و گوزەرانی لەسەر تۆیە واتە مەسرەفی لەسەر تۆیە ئەگەر بابووداکێکی هەژارن ئەگەر ماڵ و منداڵی خۆتە ئەگەر خزمێکی هەژار و نەدارە ئەوانەی کە مەسرەفیان لەسەر تۆیە بەوان دەست پێ بکە چکە تا واجب لێ بێ نابێ خەریکی سونەت بی کوردەواری دەڵێن هەتا ماڵ پێویستی پێ بێ بە مزگەوتێ خێر نییە هەڵبەتەوە جۆرێکە لە زێدوڕێی بەڵام گرنگەوەیە کە ئەتۆ تا واجب لێ بێ ئەوەی کە نەفەقەی لەسەر تۆ پێویستە واجبە تۆ بیژێنی و گوزەرانی دابینکەی ئەوە دەبێت بەوە دەست پێ بکەی ئەم جا دوای بچی بۆ کەسێک کە نەفەقەی و مەسرەفی لەسەر تۆ نییە و خێر و هاوکاری و چاکەی لەگەڵدا بکەی دوایی دەفەرمێ و باشترین خێرکردن ئەوەیە کە لە کاتی دەوڵەمەندیدا بێ واتە کەسێک کە شتێکی لە خۆی زیادی هەبێ جا خێر و چاکەی پێ بکە نەک بۆ خۆی پێویستی پێ بێ ماڵ و منداڵی پێویستی پێ بکاتە خێر و چاکە هەڵبەتە خوای پەروەردگار مەدحی کەسانێکی کردووە کە ئیثار دەکەن واتە خەڵک بەسەر خۆیاندا هەڵدەبژێرن بەڵام گومانی تێدانێت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ باشترین سەدەقە ئەوەیە کە لە کاتی هەبوون و دەستڕۆیشتوویەتیدا بێ و هەر کەسێکیش خۆی بە نەفس بەرزی و نەفس پاکی ڕابێنێ خوا نەفس پاکی پێدەبەخشێ و هەر کەسێکی خۆی بە بێنیازی ڕابێنەخوا بێنیازی دەکا خوا بە لوتف و کەڕەمی خۆی تەوفیقماندا هەمیشە ڕازاوە بین بە سیفەتە بەرز و جوانەکان کە یەکێک لە خەسڵەتە بنەڕەتیەکانی ئینسانی مسلمان بریتێ لە سەخاوەت و بەرچاوتێری و هاوکاریکردنی خەڵک و بەڵکو وابی کە بتوانی ببەخشی دەستی بەخشەر بی
و هاوکاری خەڵکی دیکەش بکەی ئەوەش کاتێک دەبێت کە مرۆڤ کاسبی بکە خۆی ماندووکە ڕزقی حەڵاڵ پەیداکە و زەکات لە دەوڵەمەند دەکەوێت و حەج بە کەسی خاوەن ماڵ و سامان دەکرێت بۆیە بەلای کەمە 2 لە 5 پایەکانی ئیسلام بە کەسانی هەبوو دەستڕۆیشتونە بێ ئەنجام نادرین خوا لەو کەسانەمان ژێڕێکە لە هەموو مەیدانەکاندا بتوانین ئەسپی خۆمان تاو دەین و ڕازاوە بین بە هەموو ڕەوشتە بەرز و جوانەکان لێرەدا کۆتایی بەم ئاڵلقەی 23 دێنین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.